نێوانت لەگەڵ سروش چۆنە تا چەند تێکەڵی بەرهەمەکانت بۆ؟ وەڵا خۆی ئەوە ڕاستی دەوێت خۆی هەر شعرێک کە دەینووسم لە سروشتەوە هەڵقوڵاوە. سروشتیش زۆر ڕووی هەیە زیاتر مەسەڵەن خۆشەویستیش ڕۆلی خۆی هەیە لە شعر کاتوو ئەمن بۆ خۆم شعرەکانم زۆری لەسەر خۆشەویستیش تایەتی بەس لەبەر چی؟ لەبەر ئەوەی خۆشەویستی بچێنم خەڵک ئەو خەڵکەی کە ڕق و قینێکی لە دڵدایە کە خۆشەویستیت لە دڵی چاند باشترە لەوەی کە تو شتێکی دژ ئەوە بیدەیتێ لەبەرەوە سروشت زۆر شتت پێ دەبێت سروشت هەر ئەو سروشتە جوانە نییە کەسا ئێمە لی دانیشتینە سروشتی ژیانیش هەیە کە ژیان سروشتی جوانت پێ دەبەخشی ئەگەر تۆ لەگەڵ ئەو سروشتە بی بەڵام کە لی دوور دەکەویەوە معدەنێکی ژەنگل لێ دەدا بەڵام ئەگەر لی نزیک بکەیەوە معدەنێکی جوان و پاچی